ئەوەی کە بینیتان کردەی ڕزگارکردنی ژیانی کەسێکە کە بەهۆی شۆرتی کارەباوە لێیانی دڵی وەستاوە کە بە بنەما گشتیەکانی فریاگوزاری سەرەتایی دەست پێ دەکەین. فریاگوزاری سەرەتایی چییە؟ فریاگوزاری سەرەتایی بریتیە لە کردێکی دەستبەجێ و خێرا بۆ کەسێکی قوربانی یاخود بەرکەوتە تاوەکو تیمی پزیشکی ئەمبوڵانس دەگەنە لای تۆ یاخود تۆ قوربانیەکە دەگەێنیتە نەخۆشخانەیەک یاخود بنکەیەکی تەندروستی نزیک. بۆیە گرنگە دەستبەجێ و خێرا فریای کەسەکە بکەوی کە حادیسەکە یاخود حاڵەتەکەی بەسەردا هاتووە، چونکە کاتژمێری یەکەم بە گۆڵدن تایم ناسراوە، واتە کاتی ئاڵتوونیە بۆ ڕزگارکردنی ژیانی قوربانیەکە. پێک هاتووە لە DRS-ABC. DRS-ABC چییە؟ لەگەڵما بن بۆ ئەوەی پێتان بڵێن DRS-ABC چییە؟ سڵاوتان لێبێت، من نیوە ئەحمەدم، ڕاهێنەری نێودەوڵەتی لە بواری فراگوزاری سەرەتایی. D بە واتای دانجەر، واتە مەترسی. مەترسی پێش کەسی بەرکەوتە بۆ سەر کەسی فریاگوزار، واتە گرنگە ئێمە گرنگی بە ژیانی خۆشمان بدەین پێش ئەوەی کەوا دەستین بە کردەی فریاگوزاری سەرەتایی بۆ کەسی بەرکەوتە، چکە ئەکرێت مەترسی لەسەر ژیانی خۆمان دروست بکەین. R بە واتای ریسپۆنس، واتە وەڵامدانەوە. ئایا ئەم کەسەی کە تووشی بەرکەوتە بووە کاتێ بانگی ئەەکەین وەڵامدانەوەی هەیە یاخودنا، یاخود کاتێ بەدەست لێیان دەستی لێدەین یاخود ئازارێکی بۆ دروستەکەین ئەم کەسە وەڵاممان ئەداتەوە یاخودنا. ئەگەر وەڵامی نەبوو ئەو کات S بەواتە send for help، واتە داوای هاوکاریەکەین لە تیمی فریاگوزاری سەرەتایی کە 122 ناسراوە لە لای خۆمان. پاشان دەست ئەەکەین بە سەیکردنی ڕێڕەوی هەوای، واتە A واتە ئێروەی، واتە ڕێڕەوی هەوای ئەم کەسە ئایا کراوەیە یاخود بە تەنێکی نامۆ ئیتر ئەم تەنە نامۆیە دانی بێت یاخود ڕشانەوەی کەسەکە بێت یاخود زمانی بێت هەڵگەڕابێت و ڕێڕەوی هەناسەی داخست بێت. کردنەوەی ڕێڕەوی هەناسە بە دوو تەکنیک دەکرێتەوە. تەکنیکی یەکەمیان پێی ئەوترێت هێتڵ چین کە سەری قوربانەکە دەبیت بۆ پشتەوە و چەناگەی دەکەیتەوە تاوەکو ڕێڕەوی هەناسەی کراوە بێت. ڕێڕەوی هەناسە بەم تەکنیکە دڵنیا دەبیتۆلی کە هیچ شتێک یاخود هیچ شتێنێکی نامۆی تێدایە یاخودنا. تەکنیکی دووەم بریتیە لە جەو ثڕەست، واتە کردنەوەی ڕێڕەوی هەناسە لە ڕێگەی کردنەوەی شەویلکەوە کە ئەم حاڵەتەیان زیاتر لە حاڵەتی بەرکەوتن و ڕووداوەکاندا کە بە ترۆما ناسراوە بەکاردەهێنرێت. پاش ئەوەی دڵنیا بووینەوە لە کرانەوەی ڕێڕەوی هەناسەی کەسەکە یەینە سەر B واتە بریسینگ، واتە هەناسەدان. لە هەناسەدانە گرنگە ئێمە بە سەیکردن، بە هەستکردن و بە گوێگرتن دڵنیا بینەوە لەوەی کەوا کەسەکە هەناسە و لێیانی دڵی نییە. ئاماژەیان بە لێیانی دڵەکەی بۆ دڵنیابوونەوە لێی دەستدا دەنین لە لای ملی کە پێی ئەوترێت کاڕۆتت پەڵس، بۆ ئەوەی دڵنیا بینەوە کەسەکە لێیانی دڵ و هەناسەی نییە لە ماوەی کەمتر لە 10 سانیە. ئەبێ بڕیار بدەین لەسەر هەناسەدان و لێیانی دڵی کەسەکە. پاشان ئەگەر دڵنیا بووینەوە لەوەی کەوا کەسەکە هەناسە و لێیانی دڵی نییە ئەبێ بڕۆین بۆ زنجیرەکە، کۆتایی زنجیرەکە کە بە سی ناسراوە. سی واتە سێرکولیشن، واتە سووڕی خوێن، کە زانیمان لێیانی دڵ و هەناسەی نییە ئێمە دەست ئەەکەین بە کردەی CPR، واتە بژانەوەی دڵ و سیەکان، وەکو ئەوەی کە لە سیناریۆکەیان بینیتان. یاخود تاوەکو تیمی پزیشکی ئەمبوڵانس کە تیمی فریاگوزاری دەگاتە سەر قوربانیەکە و ئەوان دەست دەکەن بە کردەی بژانەوەی دڵ و سیەکان. هەمیشە ساغ و تەندروست بن.